باشە پرسیاری مام ساویر گیان مامۆستا من ڕۆژی چەنە دەم بە تۆ 20,000 خوا نەیبڕێ. باش من ئەو هەموو سەرۆت و سامانم هەیە ئەو باخە گەورە و گرانم هەیە خوا نەیبڕێ. ئەو هەموو شتم هەیە وای ئەمەنە دڵخۆش نیم بەس بزانم تۆ کرێکاری تا ئێوارە بە 20,000 دینار ئەم دڵخۆشێت لەکوێ مامۆستا دڵخۆشیەکە کە هات یەدیتر خۆ عەلاقی بە هیچەوە نییە بە پارەشتەوە نییە. چۆن ئەی عیلاقی بە چیوە هەیە ئەی چۆ من ئەو 20,000 بەشی شمەکاو لەخوا بە زیابێت و لێشم زیایە. ئاخر بەس پێم بڵێ 20,000 ئەدەی بە چی ئاها سەیریکە 5,000 بە ژیانی ماڵ و مناڵم. 5,000 ئەم بە خواردن و خۆراک بۆ ماڵ و مناڵ. 5,000 ئەم بە قەرز 5,000 ەکەم بەڕای خوا موری پێغەمبەر. باشە مام سابیر 5,000 قەرز و 5,000 خواردن و 5,000 خێر و 5,000 ماڵ و مناڵ و من تێناگەم ئەتوانی جوانتر بۆم ڕوونکەیتەوە بۆ ڕوونەکەم و بەڵام لە پێشە مەقامێ نەڕۆین. نەنە بە قوربانە بمواز لە مەقام بێنە بەس تێم گەێنە بزانم ئەمە چییە. مامۆستاگیان 5,000 کە ئەڵێم بۆ ماڵ و مناڵم و بۆ ژیانی خۆم ئێواران شتی پێ ئەکرم و چمەوە ماڵەوە. 5,000 بۆ خواردنی مناڵەکانە کە ئەڕۆم و خۆ بێشتێکم پێ بای 5,000 شتمەکەکردم بۆ مناڵەکان کە ئەژڵێم 5,000 ئەم بە قەرز ئەوە هی دایک و باوکمە من قەرزاری ئەوانم زوو ئەوان منیان بەخێو کردووە ئەوان پیرن بۆ ئەوان خەرجەکەم ئەوە قەرزەکەی ئەیەمەوە پێنجیش کە ئەڵم لە ڕای خوا مۆلی پێغەمبەر ئەوە قەرزە ئەیەم بەچێ دوو خوشکم لە ماڵەوە کەوتووە ئەیەم بەوان کە گەورە بوون ئەوانش حەق بۆم نەکەنەوە ئەوە مەسەلە. ئەی ئافرین بۆ خۆت ئافرین بۆ عەقڵ و بیرکردنەوەت ئەی ڕەحمەت لەو شیرت مام سابیر یەک تەکلیفێکم لێت هەیە بەس بە هیچ شێوەیەک ڕازی نابم تەکلیفم ڕەت بکەیتەوە. یا ئەڵڵا خێر ئەزانی چییە؟ ئەمەیە ببی بە ڕاوێژکاری من بۆ دووشت یەکەمیان ببیتە ڕاوێژکاری خێزانیم ئاگاد لە ماڵ و مناڵ بێ دووەم ببێتە ڕاوێژکاری ئەم نەمامگەیە ئەم مەشتەلە بیبیتە ڕێوە بەس بە تۆ دەکرێت. مامۆستا ئێساگە بوو تا ڕاوێژکاری مۆسیقا و مەقام و گۆرانی ئەموو بیرێکی لێکەم بەڵام بوو ئەوەیان بەخوا داوای لێبوردنە لێک بوو جارێ ببم بە هەر ڕاوێژکارێک بە حەجلا هەر کەسێک بەخوا ماڵ و مناڵم بە فەرامۆشەکەم دایک و باوکێکم هەیە لە ماڵەوە کەوتووە پێویستیان بە منە یارمەتیان بەم داوای لێبوردنە لێکم زۆر خەجاڵەتم. وەرە ناوچوانت ماچکەم ماجعتیادیە. ئافرین بۆ خۆت مامۆستاگیان با برای خۆش یەک شتە پێ بڵێ بەڵێ دڵخۆشی نە بە گیرفانە و نە بە سەرەت و سامان و پارەیە بە دڵە و بە تەبایی ناو ماڵە جا براشە یەک تەکلیفی لە تۆ هەیە فەرموو ئەم ئینجانەیەم بۆ بگرە بۆچی بگرە دە تۆ بیگرە ئەوە گرتت گرتێ دەداینێ تۆ داینێ چۆنی دەزان مامۆستاخوا حافیز گۆزاکەی هاڵگەیەت یاکسارە بۆکانی داینێ ئەی خۆزگەم بە خۆت